هەسایکردنەوە ڕەوشی کەرکووک و گەڕانەوەی پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد، خواست و داواکاری چین و توێژەکانی خەڵکی کوردستانە. مامۆستایانی زانکۆی سەرموشت لە سەمسەماڵ جەخە لەسەر ئاسایکردنەوە ڕەوشی کەرکووک دەکەنەوە و داواش دەکەن بە پێنجامی هەڵبژاردنەکانی کەرکووک پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد بگەڕێتەوە. لە ئەخیر بەڵگەمانە ئەوە بوو کە لە دوای ئەوەی هەڵبژاردنێکی پاک و ڕوون کرا لە شاری کەرکووکە و کورد زۆربەی کورسیەکانی شاری کەرکووکی بەدەستێنا، ئەمە بەسە بۆ ئەوەی کەوا ئیتر هەموو سیاسیەکانی کوردستان بە شێوەیەکی یەکگرتوو و بە یەک دەست و بەخستنە لاوەی هەموو ئامانجە حیزبیەکان بەڵکو بۆ گەلی کوردستان و بۆ شاری کەرکووک ئیش بکەن، هەمویان بە یەکەوە هەوڵ بدەن کورسیەکانی شاری کەرکووک بۆ کورد بێ. پۆستە ئیدارەکان بگەڕێتەوە بۆ کورد وجودی خۆی بسەلمێنێ، چونکە بوونی کورد لەو شوێنانە واتە بوونی کووردە، کوردش ئەتوانێت زۆرترین خزمەت بگەێنێ بەو ناوچان و تا ئێستش توانیەتی هاوسەنگیەک پارێزێ لە نێوان نەتەوەکان و لایەنەکانش هەموو مێژوش ئەوەی سەرمانەوە بۆیە پێمان باشە هەموو پێکەوە لایەنەکان بە یەک دەنگ و بە یەک بەرنامە بچنە کەرکووک تا بتوان ئەم جارە سەر لە نوێ دەست پێ بکەنەوە و کورد پێگەی خۆی بەهێز بکە لەو پارێزگایە. بە بڕای پسپۆڕێکی یاسانی و دەوڵەتیەکانیش بەدەستێنانەوەی پۆستی پارێزگاری کەرکووک لەلایەن کوردەوە مافێکی یاسایی و دەستوری خەڵکی کوردستانە. کەرکووکێکە لەو شارانە لەسەر ئاستی عێراق کۆمەڵێک کێشە و قەیرانی زۆر بەرۆکی ئەو شارەی گرتووە، بەڵام لە دوای هەڵبژاردنەکانی 12/5ەوە بۆ ڕێژەیە کە کورد زۆرینەی دەنگەکانی لێیا بەدەستێنەوە، بۆیە دەکرێت بڵێن مافی کووردە کە هەموو هەوڵەکانی بدا لە ڕێگەی دەستورەوە لە ڕێگای پەرلەمانتارەکانەوە لە بەغداد زۆرترین ڕێژەی پۆستە ئیدارەکانی شاری کەرکووک بەدەست بێنێتەوە، چونکە بەدەستێنانەوەی پۆستە ئیداریانە هەندێکی باش دەبێت بۆ کورد کە بتوانێت لە ناو خودی خۆیداوە پاشان لەسەر ئاستی عێراق تەواوی ئەو قەیرانانەی کە ڕووی کردوێتە ئەو شارە کورد پشکی شێری بەربکەوێت لە چارەسەرکردنیەوە. پێچەوانەکەی ئەگەر بێت و ئەم پۆستە ئیداریانە بە ڕێژێکی باش نەگەڕێتەوە بۆ دەستی گەلی کورد، ئەو کاتە ئەمە چاڕێ ئەو بکەین لە دەرەوەی ئیرادەی کورد و لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بڕیار لەسەر چارەسەرکردنی دەسەڵاتە با بڵێن بڕیار لەسەر چارەسەرکردنی ئەو کێشە ئیداری و کارگێڕی و سیاسیانی ناوشاری کەرکووک دەدرێت. بە بۆچوونی چاودێرانی سیاسیش چەندە ئەجێندای ئەقلیمیەکان کاریگەری نەرێنیان هەبوو بێت لەسەر دواکەوتنی گەڕانەوەی پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد، هێندە ڕێگرێ سیاسیەکان لە هەرێم لە بەردەم گەڕانەوەی بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی بۆ کەرکووک، پرۆسەی بەدەستێنانەوەی پۆستی پارێزگاری کەرکووکیان بۆ نەتەوەی کورد وەخستووە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.